لە کۆبنەوەیەکی حیزب و لایەنە کوردستانیەکان لە پارێزگای کەرکووک کە ڕۆژی دووشەمە لە بەرگای کۆمیتەی ڕێخستنی قەرەنزیری یەکێتی بەڕێوە چوو هەڵسەنگان بۆ دوا پێشات و گۆڕانکارە سیاسی و ئەمنیەکان کرا و جەختیش لەسەر ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک کرایەوە. هەموو لایەکمان خەڵکی خۆمان بگەڕێ خەڵکی ئاوارە کەوانەی ئاوارە بوونە بگەڕێنەوە شاری کەرکووک کە بەڕاستی ئەگەر کەرکووکمان خۆشەوێ ئەگەر میلەتەکەمان خۆشەوێ حزوری ئێمە لەم کات و ساتەدا زۆر میمە بە تایبەتی حیزبە کوردستانیەکان تەواجودیان لە کەرکووک من بە خۆشحاڵیەوە هەمویان ینی زۆربەی زۆریان دەرێن چەند سەعاتێک کەرکووکمان بەجێشتەوە بە هەمویان حزوریان هەبووە ئەمە جارێککە ئیتمینان جارێککە زەمانەت دەداتەوە خەڵکی کەرکووک و ئەو کێشانەی کە هەیشە بەڕاستی ئەوەی پەیوەندی بە کەرکووکەوەیە لەنجێ ژنێکی هاوبەش لە حیزبە کوردستانیەکان بۆ تەنسیق و هەمانجی هەم لە ڕێگای نوێنەرەکانمان ئەندامانی پەرلەمان ئەنجومەنی پارێزگای کەرکووک و تەنانەت ئێمە داواشمان کردو ئەگەر برادەرەکانی دیکەش لە حیزبەکانی دیکە ئەگەر ئەندام پەرلەمانەکان ئەگەر خەڵکی کەرکووکیش نینە ئەگەر جەلسەیان نییە لە بەغدا بگەڕێنەوە ئەم چەند ڕۆژە زەرورە تەواجد و حزوریان هەبێت چکە ئەم تەنسیق و هەمانجیە من پێم وایە بە دەرەجە یەکەم بەڕاستی ڕۆڵی پەرلەمانتارەکان دەبێت بەرز بنرخێنین و کاری باشیان کردووە. خاڵی ئەساسیە کە بەڕاستی ئێمە داوا لە ئەنجومەنی پارێزگا بکەین لیستی برایەتی کەرکووک بە زووترین کات بگەڕێنەوە و هەوڵ بدەین پارێزگارێکی تازە بۆ کەرکووک دابنین بەداخەوە دەبایە پێش ئەم ئەحداسانە ئەمەمان بکرداوایە و پارێزگاری کەرکووک کە ئێقالە کرابوو لە پەرلەمانی عێراقەوە دەبایە بیرمان لە بەدیلێک بکرداوایەوە بەڵام نەکرا. ئێستاش بۆ ئەوەی ئیتمینان بدەینە خەڵکی کەرکووک ئێستا لەسەر لیستی برایەتی وەستاوە بە دڵنیاییە بەشێک لە عەرەبەکان بەشێک لە تورکمانەکان هەوڵەدەن ئێستا واقعی دیکە گۆڕاوە گۆڕانکاری بەسەرەوەدا بووە ڕاکانی سە بە وەکالەت محافزی کەرکووکی وەرگرتووە حەز ناکات ئێستا محافزێکی دیکە کە کورد بێ و بگەڕێتەوە ئەو شوێنە. نوێنەری حیزب و لایەنە کوردستانیەکانیش لە کەرکووک جەختیان کردەوە ڕێگەسارە بۆ دەربازبوون لە کێشەکانی ئێستای کەرکووک ئەنجامدانی دیالۆگێکی بنیاتنەرە لەگەڵ حکوومەتی ناوەند. وردە وردە خەڵک بگەڕێتەوە سەر ماڵ و ژیانی خۆی جارێکی کە خەڵکی کەرکووک ئاوارە نەبێ و لێرە بەدواوە سەرکردایەتی کورد هەوڵ بدا بە کەم و کوڕەکانی خۆیان بچێت وە کار بۆ باشترکردنی ئەو علاقاتانی خۆی لەگە حکوومەتی مەرکەزی بکە و حکوومەتی مەرکەزیش بەڕاستی بەو شێوێت تعامل لەگە خەڵکی کەرکووک نەکە و دوورکەوێتەوە لە بەکارهێنانی هێز ئەبێ بەڕاستی لەگەڵ حکوومەتی عێراقیە بکەوینە گفتگۆکی ڕاستەخۆ و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان دیارە ڕێ ئێمە خۆمان نەشاردوێتەوە دوێنێ کۆبوونەوەیکی جیڤاتی نیشتیمانیمان کردووە پێمان وایە پێویستەکە بەرەیەکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرێ و لەو بەرەیەوە حکوومەتێکی ئینقاز بەڕاستی دروست بکرێت بۆی ئەو حکوومەتە بە دەموچاوێکی تازەوە بچێ لەگەڵ حکوومەتی مەرکەزی عێراق بکەوتە گفتوگۆ و مادەی 140 کە مادەیەکی سەرەکیە بنسبەت ئێمەوە بە تایبەت پەیوەندی بە کەرکووک و ناوچە کوردستانە دابڕێنراوەکانەوە کار لەسەرەوە بکەین کە بتوانین ئەو مادەیە بە شێوازێکی یاسایی دەستوری جێبەجێ بکەین. جەختکردنەوە لەسەر کارەکردنەوەی ئەنجومەنی پارێزگا و دەستنیشانکردنی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک بە پێویستیکی هەنووکەی خۆناغەکە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانەوە ژمار کرا. پەیامی لایەنە کوردستانیەکان لە کەرکووک ئاسایکردنەوەی باردۆخی کەرکووک بوو لایەنە کوردستانیەکان جەختیشان کردەوە پێویستە کێشەی کەرکووک بە دیالۆگ لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، شارۆچکەی قەرەهەنجیر.